بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەستی بە کۆبوونەوەکانی لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کردووەتەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەو حزبەش دەڵێت پرۆژەکەی یەکێتی لە قۆناغی کۆتاییدایە و دەدرێت بە هەموو لایەنەکان، تەنها پەیوەستش نییە بە کێشەیەکەوە، بەڵکو پرۆژەکە گشتگیرە و پەیوەندی بە هەموو جومگە سەرەکیەکانی کوردستانەوە هەیە. بۆ ئەوەش ئەو ئەندامەی مەکتەبی سیاسی یەکێتی بەشێک لە ناوڕۆکی پرۆژەکە بۆ کورسات نیوز ئاشکرا دەکات. پرۆژەمە پرۆژەیەک نییە پەیوەندی بە کێشەیەکی معەن هەیە، بەڵکو پەیوەندی بە زۆر بە تەواوی قەیرانەکان هەیە لە مەسەلەی اقتصادی، لە مەسەلەی دارایی موچەی خەڵک و بژێوی خەڵک، پەیوەندی بە مەسەلەی شەڕی داعش و پشتیوانیکردن لە هێزی پێشمەرگە و ڕێخستنەوە و چاکردنی گوزەرانیان، مەسەلەی چاکسازی لە ئیدارە، مەسەلەی پەیوەندی سیاسیەکان لەگە وڵاتان، مەسەلەی پەیوەندی لەگەڵ عێراق، مەسەلەی تەمسیلی دەرەوە، مەسەلەی نیشتیمانی و نەتەوەیەکان کە پەیوەندی هەیە بە ڕۆژاوای کوردستان، کە پەیوەندی باکوور و بە ڕۆژهەڵاتی کوردستان، ئەوانە هەموو دەگرێتەوە. ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانش ئاماژە بەوە دەکات یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی گەورەیە و ئەرکی قورسی لەسەر شانە، بۆیە ئێمە پێشوازی لە هەر هەنگاوێک دەکەین کەم بەس لەی نزیکردنەوەی لایەنەکانی کوردستان بێت و ئاماژ لەی چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان بێت. یەکێتی بە حکمی ئەزمموی خۆی و بە حکمی ئەزمموی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە تاکید تەسیری خۆی دەبیت و مەسئولیەتیشی لەسەر شانە. بۆیە ئێمە هەر هەنگاوێک کە یەکێتی نیشتیمانی بۆ لێک نزیک بوونەوەی لایەنەکان و چارەسەرکردنی گرفتەکان ئێمە بەکارێکی ئیجابی دەزانین. یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئامادەکردنی پرۆژەیەکی گشتگیر بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان لە ئیسادا بە وتەی ئەندامانی مەکتەبی سیاسی ئەو حزبە پرۆژەکە دوای سەردانیکردنی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پرۆژەکەیان متەکامیل بووە و پێشبینی دەکەن لەلایەن پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێ بکرێت و قەیرانەکانی هەرێمی کوردستانی بەهۆیەوە چارەسەر بکات. سیروان حوسێن، کورسات نیوز.